پێشەکی بەخێر بێن هەرویستم لەڕێی کەناڵە جوانەکە ئێوەش ینی ئەو پێیامە بە ڕاگشتی ڕابگەینم سەبارەت بە پێشات و ئەوانە چاوەڕێی دەستگا ئەمریکان و توبعەتی سلێمانیەکە بەڵێ بەیانی هەچین بۆ سلێمانی سافرمان لێ وەرەگیرێ لەوێش چاوەڕێی توبعەت و دەستگا ئەمریکانەکەین تاکو نەتیجەکمان بەدەستەگەنیتەوە چێ دەچن ئێوە لەگەڵ خێزان دەچن لەگەڵ خێزان دەچن بەڵێ وەکو گومان ئێمە ناتوانین بە پێشقانون و توبعەتلی بکەوین تا ئەو نەتیجەکەمە بەدەست نەگەینن ئەمە ناتوانین خۆمان قسە بکەین بڵێن وڵا گومان نازانسێ هەموو کەسەی قساکاڵی گومانەکرێ وەکنین لەوانە ئێمە گومانەمەبی لەوانە ئەوەی تر نەبی ئەوەی تر هەیبی ئەوەی تر نەبی بۆیە چاوەڕێی توبعەتلی و دەستگا ئەمریکانین تا نەتیجەکەمان بەدەستەگەینن بۆ ڕاگەشتیش بە دەرەکەی بزانم هەوا یا هەونیە تازێمان دانە ناوە داشنانێ تا یەکلای نەبیتەوە کەسێک یەکلای نەبیتەوە تا خۆ کوڕەکەمە یان کوڕەکەم نییە کە بەدڵنیاییەوە چاپۆشی لێ ناکەین هەر کەسێک بێ ئێوە قانون یاسا هەیە تەسمیمی ئەوانمان کرد دوای خۆی گەورە قانون یاسا زۆر بەداخەوە بۆ ئەو کەناڵ و پەیجە فەیک و ئەکاونتانە کە بە تەنها بۆ لایک و ڤیو ئەهنەوەی کەسەکە بەلاڕێ دابەن و ینی تەشیرکەن عایلەمان ئیستیقلالکەن زۆر تۆمەت و لێدوانی نابەجیان ینی کرد سەبارەت بە عایلەمان کە گوایە کێشەمان هەیە و ئەو شتانە و کێشەمان نەبوو نیشە بەدڵنیاییەوە بۆ ڕایکیش ڕائەگەێنین ینی کێشەمان نییە و کێشەمان نەبووە و قەت تعداشمان لێ نەکرا و هەڕەشەشمان لێ نەکرا و دوژمنداراتیشم لەگەڵ هیچ کەسێک نەبوو نیشە توش بخۆ